وەزارەتی کشتتوکاڵی عێراق بە سستی مامەڵە لەگەڵ هەڵوەشانەوەی گرێبەستە کشتتوکاڵەکانی تعریب دەکات. بەڕێوەبەری کشتتوکاڵی کەرکووک دەڵێ لیژنەیەک بۆ جێبەجێکردنی هەڵوەشانەوەکە دروست بووە و لیژنەکە دوو کۆبنەوەشی ئەنجام داوە. شكلت لجنة في بغداد لیژنەیەکی ناوەندی لە بەغدا بۆ هەڵوەشانەوەی گرێبەستە کشتتوکاڵەکانی تعریب پێک هاتووە. لیژنەکە تا ئێستا دوو کۆبوونەوەی ئەنجام داوە کە یەکەمیان لە بەغدا و ئەوی تریان لە کەرکووک بوو. وەک دەستپێک میکانزممان بۆ کاری هەڵوەشانەوەی گرێبەستەکان داناوە، بەڵام ئەو کارە پێویستی بە ڕێکاری تری ئیداری و یاسایی هەیە. لە ڕێی خۆمانەوە پێشنیازەکانمان خستووەتە سەر کاغەز و بۆ بەغدا بەرزمان کردووەتەوە و چاوەڕوانین بڕیاریان لێوە بدرێت. سەرۆکی ئۆفیسی کەرکووکی لیژنەی مادەی 140 دەڵێت بەشێک لە حیزبە عەرەبیەکان کاریان بۆ کردووە کاری هەڵوەشانەوەی تعریب ڕابگرن. لوژنەیە دروستکرا. لوژنەکە بە سەرۆکایەتی محەممەد عەبدولکەریم بوو کە وەزیری زراعی پێشوو بوو کە ئەو هاتە ئێرە زۆر بە شێوازێکی نهێنی هاتە پێشەوە بۆ ئەوی چاوی بە وەزعەکە بکەوێ و بزانێت. ئێمە دووسێ کێشەمان هەیە لە عەقدە زراعیەکان. مەجموعەیەک وەریگرتووە لە فەلاحی عەرەبیەی هاوردە بابڕین، مەجموعەیەک ڕەفزی کردووە ئەڵێ ئەو قەرەبووکردنی بۆ من دیاریکراوە کەمە، مەجموعەیەک بە فیتی هەندێک ئەحزابی شۆڤێنی هەر ڕەفزیان کردووە لە دەست لە عەرزەکە هەڵناگرین. سەرەکوانێکی مەدەنیش لە شارەکە پێی وایە دواخستنی هەڵوەشانەوەی گرێبەستە کشتتوکاڵەکانی تعریب دژی بەرژەوەندی زووتێرانی کورد و تورکمانە کە لە ئێستادا ئەگەر ئەم بارودۆخە بەم خاویە بڕوات لە قازانجی کوردانیە، بەڵام ئەگەر بەهات و وزارەتی کشتتوکاڵ توانی لیژنەکانی کۆبکاتەوە و جارێکی تر تۆزێک خێرایی بنوێنێت لەم ڕێکارە یاسایانەی گەڕان هەڵوەشانەوەی عەقدەکان و گەڕانەوەی زەویەکان بۆ خاوەنەکانی خۆیان بە دڵنیاییەوە دۆخی کەرکووک و کورد لەم شارەدا تۆزێک ئاسایی دەبێتەوە. بۆ نوێنەرەکانی کورد لە بەغدا دەبێت فشارێکی باش دروستکەن لەسەر وزارەتی کشتتوکاڵ و هەروەها بە هاوکاری وزارەتی عەدلیش بۆی بتوانن ئەم گرێبەستانی کەوا کراوە لە سەردەمی حیزبی بەعزدا هەڵبۆشێنرێتەوە و زەویەکان بگەڕێنەوە بۆ خاوەنەکانی خۆیان بۆی بەتەواوەتی کۆتایی بەم کێشەیە بهێنرێت لە شاری کەرکووکدا. بەپی بڕیاری 29 ساڵی 2012 ئەنجومەنی وەزیرانی عێراق لیژنەیەک بۆ هەڵوەشانەوەی گرێبەستە کشتتوکاڵەکانی تعریب پێکاتووە، بەڵام ئەو لیژنەیە کارەکانی بەسستی دەکات و ئەوەش وای کردووە مابۆ خاوەن مافەکانی لە کەرکووک نەگەڕێتەوە. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.